سڵاوتان لێبێ و ئەو کاتتان باش بەردەوامین لە گەشتە ڕێگامان بەرە وڵاتانی ئەوروپا بەشی هەفتەم و کۆتایی وڵاتی بۆسنە بەجێ دێلین بەرە و وڵاتی مۆنتینیگرۆ بەڕێ دەکەوین لەوێشەوە بۆ ئەلبانیا و یۆناان و تورکیا و عراق و کوردستانی خۆشەویست با بەردەوام بین بسوي ماسنية هاتم بشم نريدايا بختيج موافقية ومن خلافي هێرا خاڵی پشکنینی یەکەمە لەسەر سنووری نێوان بۆسنیا و وڵاتی مۆنتینیگرۆ بێگومە سەرەتا پاسپۆرتەکان هەمووی وەردەگری و ئیتر چێکە چی دەکا بە فەوری دواتر لە خاڵی پشکنینی دووەم لەوێندەرێ پرسیارە جوابمان زۆر لێ دەکرێت سەیتەرە یەکەممان بەڕێ کرد و بەسەر ئەو سرەدا دەڕۆین دەپڕینەوە نێوخاچی مۆنتینیگرۆ بە فەرمی بۆ هەموو خۆشەویستە کوردەکانی خۆمانان ئەوانەی دایانەوێت لە بۆسنەوە بێنە مۆنتینیگرۆ بێگومان خاڵی پشکنینی یەکەم بڕێ دەکەی ئاساییە بەڵام خاڵی پشکنینی دووەم کەوا 100 مەترێک دەڕۆی لێرە پرسیارە توندەکان دەست پێ دەکە پرسیاری ئاساییە کە سەرسنوور چۆن پرسیار دەکەن ئاساییە مۆنتینیگرۆ ئەندام نییە لە یەکێتی ئەوروپا لە 2012 تەقدیمی کردی ئێستا کەش چاکسازی دەکاتن بۆی ببێتە ئەندام و مەرجەکانی یەکێتی ئەوروپا جێبەجێ بکات کاکەوە گەیشتینە مۆنتینیگرۆی کانی ئەوتە مۆنتینیگرۆ چەند جوانە جەماعەت بەس لە فلیمان هەیە ئێرە دەبێت دەست خۆش بکە وەڵا کاکە دەست خۆش بکە أنا فقط بالتعليق والصلاة بە هەندێک زانیاری بخەینە ڕوو لەبارەی ئەو وڵاتە گەنجە لە کیشوەری ئەوروپا ناوی مۆنتینیگرۆیە کە بە بلاک ماونتن ناوبانجی دەرکرێی واتە چیای ڕەشیا خۆن جەبل ئەسود ڕووبەرەکەی بریتە لە 13812 کیلۆمەتر چوارگۆشە بەو پێی تۆزێک بچووکترە لە شاری هەولێر ژمارە دانیشتوانەکەی 616,000 کەس دەبن بۆ پێیە هەر 45 کەسێک کیلۆمەترێک چوارگۆشەی بەبەردەکەوی پایتەختەکەی ناوی پۆد گۆریکەیە هەروەها ئەندامە لە ناتۆ سوپای ناتۆی ئەوروپا بەڵام هێشتا نەبوویتە ئەندام لە یەکێتی ئەوروپا لە 2010ەوە کاندیدا ئەو وڵاتە قوڵترین دۆڵی تێدایە کە لە جیهاندا بە 1300 متر قوڵە طبعاً خاوەنی بە تەمەنترین داری زەیتونە لە جیهاندا کە تەمەنەکەی 2200 ساڵ دەبی طبعاً ئەو جوانی لە مۆنتینیگرۆ هەیە لە هەموو وڵاتی سویسرا نایبینیتەوە هەمووی نەفەقە تونێلە لایەکە چیە لایەکەشی دۆڵە بەڕاستی دیمەنێکی زۆر دڵڕفێنە خۆزگە بە چاوی سەر دەیبینی ئەو شوێنە ئەوەی کە لە کامیرەکەەوە نیشان دەدەم 150 جوانی ئەو وڵاتەیە زولفت ماوری گرێگێرێ ڕێگەل لە عەشقان دەگرێ زولفت ماوری گرێگێرێ ڕێگەل لە عەشقان دەگرێ دێوانەی خاڵی ڕوتێم پێ بڵێ ڕێگەم لێ نەگرێ دێوانەی خاڵی ڕوتێم پێ بڵێ ڕێگەم لێ نەگرێ بۆز دڵێ عاشق شێتە شێت نیمە و مەیلم لێتە بۆز دڵێ عاشق شێتە شێت نیمە و مەیلم لێتە لە تەواوی زندگیم نۆکەری دەوری پێتە لە تەواوی زندگی نۆکەری دەوری پێت
تا نازلێ لێرە لەوێ باوریکەی خاسەکەوێ هەرێ ئەستێ ماچم دەوێ نای خەمە نیوە شەوێ بە شێخەکەی کانی کەوێ نای خەمە نیوە شەوێ بە شێخەکەی کانی کەوێ ساتێک لە گەڵ بێخاڵەکەی وڵاتی مۆنتێنیگرۆ دەڵێ بێخاڵەکەی لای خۆمانە ئەو ئاوە جوانە چەند ساف و جوانە ماشەڵڵا کەچی لە ڕاستیدا هەر تەنها 6 مەتر دەبیتن دووریەکەمان زۆر بچووکە بەڵامی ترەوە گۆشەی کامیرەیە ئیتر هەر بەڕێکەوتین و لایەکمان چیا و لایەکمان دۆڵێکی قوڵ و بەنێو ئەو تونێ لە جوانانەدا دەڕێن سروشتی جوانی خۆی هێشتان پاراستووە وڵاتی مۆنتێنیگرۆ ناکرێت ناو سیارە بین بادا بەزینن دووسێ قسان بکەین ڕایگرین ئۆکەی سلام عليكم جماعة وڵاتی مۆنتێنیگرۆ ئێرە لە بۆسنی دەرچوین طبعا هەندێک سین و زیمیان لەگە کردین گوتی شۆرە سیارەمانیە بەس یارمەتیان داین ماڵێ ناوابی وڵاتێکی زۆر خۆشە قەت چیایە ئەو لایە دۆڵەکی زۆرە جوانی و شارەی ئەو وڵاتەی ئەو نەفەقانەیە خۆزگە درۆنمان پێ بە ئەو درۆنەمان پێ بە زۆر جوانی دەکرد بەڵام هەمووی 20-50 متر نەفەقەکە دەچی لەو لایە دیارە لەو لایە قەت چیایە ئەوەش دۆڵەکی زۆرە هەروەکو چیاکانی لای خۆمانە بەڵام دوورە بە ئەوەی نابیندرێتن ینی بە زوویش نایێتە پێشەوەدا قوڵە چیتکەمانەیە لێرە دۆڕێن مۆنتێنیگرۆیە دەچینە یۆنە لە یۆنان دەچینەوە تورکیای تابرەی دڵفرێنە تابرەی ئیسیفادە یعنی وا بڵێن سترێسن لە سەلارەکەوی ئەوەندە خۆشە بەڵام ئەوەی وێ دوسێ ڕۆژ لێ دەبی کەمپینگی جان هەیە کەمپینگ سایت شوێنی ئەوە هەوایەکەی هەر خۆی لە خۆیدا سەحەتە منێ کاکە هونەر لەگە کاکە هونەر و کاکە سەنگەری هاتینە وەختەی خۆشمان بەسەر بۆ 12 ڕۆژە لە ئەوروپا دەسوڕینەوە هەر بژی لە لای ئەو بەنداوەش وەستاینە ڕسم و ڤیددیۆ دەگرین سەیری گەمزان چەند قوڵە سەدەکەیە سەدی مۆنتێنیگرۆی پێ دەڵێن ماشەڵڵا 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 ناوێت تەماشای ئەحمەدە جوانی مۆنتێنیگرۆی ئەوەیە ئەو نەفەقانە بەڕێکەوتین بۆ ئەوەی وڵاتی مۆنتێنیگرۆ بەڕێکەین بەڵام لە ناوەڕاستی ئەم چیاوچۆلە تعمیرات و چاکردنەوەیە گوتیان کاکە دەبین تا 2 سەعاتی تر لێرە ببینێنەوە ئیتر کەیفی خۆتانە ناچار ئێمەش دەستمان کرد بە چای دروستکردن و لەم سروشتە جوانە دنیا نبجاوة؟ ازيك عيش ساعات كوني دبي تاوريكن او رجعين لو يجي رادقرن لساعات يك حتى سي قلتان دبي راوستن زلويا ولا دانشتينو ساعة حاضرو تاوري لكن وتندو ساعة شوش حتى ساعة راوستينا رجعي مونتينيغرويا لبو سولينيكا سالونيكاي يونان بيدا دورين دواتر دتسينا صوفياي بلغاريا ولوش تو اديرناي توركيا
تەوا هەوە هیچ عیبی نیە هیچ عیبی نیە ئەتو برێ وایە چاش لە خۆما لێ دێنێن و وردە بارانێک پێ دەکەی خۆشە تاوانشیە ئەمش پشتم فەوتە برادرش پشتی دێشتی ئەمش پشتم فەوتە هنر چۆنی باشی برا وڵاو چامان لێ نایە وە شەکری تێ دەکەم و جەنابیشت سێ سێت داوت خواردیا تا ئێستا لەوە هاتینە و چ لێ پێ یعنی بەمەڵمان داهاتی هەر بینە فەرۆکە ئێرە خاوێکەوە بن پێ خۆ خوا ئەوە قسێ بە شەرەف وشی لە زاخۆی خان ئەوە چێوە دەبێت ڕێغی گەرا ڕێ چەند دوورە ڕێ داهاتە 12 یەک تا سێ ئێستا دوو سوال فێڕادە چێشم بزانە سەعات بەخۆی ئەبدی دەبیاننا کاک سەنگەری بەڕێز چای لێ دەنێتن لە بەس نییە کاک فوات چەند دەوڵەتت کردیاتە ئێستا ئەتازم حەفدە دەوڵەت ئێستا ئەو جارە هاتین برێ لێرە لۆ سۆفیای ڕێیەکە ئەو هایە یان لۆ ساڵۆنیکیش ئەو هایە زانست برێ شارەزاینا ڕۆی بێتەوە تورکیا عراق تورکیا سربیا بولغاریا هەنگاریا نەمسا ئەلمانیا هۆڵەندا بەلجیکا فرانسا سویسرا ئیتالیانۆ سلۆڤینیا بۆسنیا کوڕواتێت لەبیر کرد کوڕواتیا ئەوە 15 بۆسنیا مۆنتێنیگرۆ 16 چینە یۆنانیش 17 تورکیامان هەبوو لە پێش 18 وڵات حەفدە وڵات گەندەی زۆر ڕێژێت و کاک مەسەر لە خۆم دەکەم قەول $100 کەشی بستە سەرێ نان خواردنێ خۆی ناگری و دەزی قسەیت کە دادنێ یان بەتەمە ئەو قسانەمە کردمان ئەستا وتی داخل و کاتن ئەولاد وەڵا وەقتیاتە سەعات 2 یانی لا بەزەویان بەڕێ کرد گەڕاوە بەلەش تەسوور کرد دەسوور ئەوە بەخۆی سەر بە محافزی بوو ئێستا ئەوە ڕێکانە هاگرتیان هیچ ڕێشکەشت نەوی پێدا بڕێت ئەدەمە بچبای لە لای چاکمان خواربالەوە قەوەخانەی باشتر بوو یعنی چای خۆمان لێ نایە لە هەولێ لەڕات چووما و ئەوەم کڕیا لۆ چای کڕیتم ئێستا بم چای لێرم لەو تەبیعەتە خۆشەی چای لێ دەنێ چ لێکەم یعنی توی لە سەفەرە لە خۆمان بەخۆشی ئیشاڵە بەخۆشی دەگەڕێنەوە ئەو سەفەرە کاک فوات خۆشی کردی ئەگەنە سەفەر عیبتانە هەر دێ دەخوات سرک هەر بێتە خۆت سرک عیبتەیە بەس تو و ئێڵەکەی زۆر برم مەکە هەر لە مستەوایی بیتن لە خوارتر خەنجت ناو چاکەینێ ئەو بای ئەکەت نەماوە هەر بژی کاک فوات بەڕاستی شەکی جوانت کرد ئەوە بەفشەش هایەکەش تۆخکەوە تۆزێک دەست و قەلەمم هەیە حەزم بە خۆشنووسی هەیە لە جۆرە جیاوازەکانی وەک نوسخ و ثلث و ڕقعە و ئیتر فارسی و شێوە جیاوازەکان بە حساب لێ دەنووسم گەشتی ئەوروپا بەڵام دوو نقطەی سەرتاکەم ئیتر لەبیر کرد جوانە سێ بەریدارەکان لی دەدا زۆر سپاس مامۆستا فوات
بێگومان ئەو هەموو ئاوەدانکردنەوە و دروستکردنە ڕێگا و جوانکردنی ناوشار و سروشتەکە تەنها بۆ جێبەجێکردنی مەرجەکانی یەکێتی ئەوروپایە بەبەرەوەی وڵاتی مۆنتێنیگرۆ چەندین ساڵە پرۆپۆزەلەکەی تەقدیم کرد بۆ ئەوەی ببێتە ئەندام لای یەکێتی ئەوروپا. ئەو پاش سەعاتێک و نیوی ئێستا کەوا دەڕۆین ئەوە چیەوە ئیشی لێ دەکەن لێرە زادەکەی گەورە جادەکەی بەرین دەکەن ناوڵەیان شتی لێ دروست دەکەن جادەکە تەواو بەرینە چ عیبینی لەو سەری ژەدی لەو سەری لەو سەر ڕاگرتن نەبووە ناوەڵە بەڕێیان کردی قڵقڵە وڵاتی مۆنتێنیگرۆ سەرڕای بچووچەکەی چونکە کەوتیتە لاچەپ و چیایەکی زۆری هەیە بەس بەڕاستی دیمەنەکانی زۆر دڕفێنن بێگومان هەر شوێنێک چیای هەبی ئاوی هەبی لەگەڵ داروبار ئیتر هەم لەڕووی دیمەن و مەنزەڕ و ڕسمگرتنی زۆر جوانە بەڕاستی دەبینی ئەو شوێنە لامادایە تەمان ئەوڕۆ کەشوها و جەوەکەی نیمچە باراناویە ڕسم زۆر زۆر جوان دەژیرە ڕسمگرتنی بەڕاستی شازدە بوو وەڵامی تر هەمووی ڕەونەقی دەکرد هەمووی ڕەنجی دەداوە وەڵامی تر هەر ئەوها دەکرد هەندێک ڕسمم گرت بەڵام لە نەبوونی باشتر بووە خۆمم لە گۆشەی جیا زۆر هەوڵمدا برادەران لە گۆشەی جیاجە فێریان کەم بەڵامی تر هەر ئەوەندە ڕسمە دەرچوو ئیتر با بەڕێکەوین لە بۆ وڵاتی ئەلبانیا کە لێرەوە تقریبا یعنی نیو سەعاتێک دەمینێتن لێرە دەرچین بۆی پێداهاتینەوە سنووری ناو لۆکەڵەکەیتە ناو خۆیتان سنووری سەر شەقامە سەرچەکان نییە هەرەها حەزمان کرد ئەو شوێنانە ببینی لۆ هەجوانە وڵاتەر بچێنە مەچوو ڕاوەستە مەچوو بڕۆ زۆر ڕسم کردە بڕۆ دانیشە مەچۆ ناپێش بڕۆ بەربینە با دووشە ڕسم بگرم با تووشنە خۆش لە حدودی تقریبا مۆنتێنیگرۆ و ئەلبانیەنە زۆرمان نمایە منتیقەی سەکەنی دانیشتوانیە ئەو بەرامبەر هەمووی ڕەزیترەیە بەڵام زۆر بە جوانیاندانەیە هەمووی مەترێک و نیو تقریبا بێندایەکەیتی زۆر جوانایەتە ئەزە من ئەوێنێتە پێش بەڵامەوە هەمووی هەوە تازەیە هە لەوێ ساڵێک عمری دو ساڵێشتان ئەو ساڵ لەوەیە بەرهەمی نەبێتەنیان هێشتا بەهارەکەی زۆر جارێ نەگەیشتی تێرە لە بە بەفری ئەویان دەبینین لە دووڕا دیار بیتن جوانە ئەمە ساڵێک بەرامبەرمان لەوێ نی ساعتکە بگەینە سڵاتان لەبێت جەماعەت ئەوە لەسەر حدودی مۆنتێنیگرۆ ئەلبانیەنە یعنی زۆر مخیفە یەکەم جارە 15 وڵاتمان بڕی بەقەد ئەوەندەی ئیزدیحام و بەقەد ئەوەندەی نامڕەتەیبمانێت هەری کەسەوە وەکو لای خۆمان لەسەر ڕەسیڤی دێتە پێشتر تەماشای شەخصەکان دەکەی ینی لە خۆتەوە زراوە دەسیتن هەر فیلمی تێکنە ببیت تێکن ئەگەرەوە کەسی فیلمی تێکنی بینی بیتن ئەوی یەکەم و دووەم ئەلبانیەکان نەفرەی ڕابێن کچ و کوڕ ئەوەکەی دەباتن یەکەمیان کچەکەی دەبن دووەمیشان ژنەکەی دەبن جەماعەتی ئەلبانیەکان یعنی ئەو شکلانەیە دێت بۆ هەمووشیان موسڵمانن بەڕاستی بەس هەر لە خۆتەوە تەماشایەکەی نازانم هەز بەدڵ دەنج دەکەی کۆکوینە نازانم بەس ئەوەندەمان نمایە ئەزمەت قیامەکە دەرێ وایفایشمان لێ وایفای نا وایفای نا وایفای حدودی مۆنتێنیگرۆمان بەجێ هێشت لە پشتمان ئێستاکە ئەلبانیایە ئەلبانیا ئەوەمان لێ ڕەت داتن حەز بە مرتاحی دەکەین تۆزەوی وەرە دەچین ناو ئەلبانیا بەس سەر حدودی بڕک قەلەقی دەوێتن ئەلبانیا 16 دانیشتوانەکەی مسلمانن یەکێکە لە وڵاتە ئەوروپیەکان
بەڵام وەکو وڵاتە پێشکەوتووە ئەوروپیەکان زۆر مەرغوب نییە. پایتەختەکەی ناوی تیرانە ژمارەی دانیشتوانەکەی 2,700,000 کەس دەبی. ڕوبەری ئەم وڵاتە بە تەواوی 29,000 کیلۆمەتر دەبی، یعنی تقریبا 2 هەندێک شاری هەولێر گەورەترە. ئەندامە لە سوپای ناتۆ لە 2009 بەڵام هێشتا نەبوویتە ئەندام لە یەکێتی ئەوروپا کاندیدا، یعنی کاندیدەکی بەهێزە. ئەوانەی کە لێی باز دەکرێت تا ئێستا ماکدۆناڵدی تێدانیا نزیکی 750,000 حەشارگەی تێدایە. تەبانەوە دەگەڕێتەوە بۆ سەردەمانی شەڕی ساردی ئیتیحادی سۆڤێتی یەکێتی سۆڤێت و ئەو کاتی 170 ئەم وڵاتە بە چیا دەورە دراوە. ئەو کاتێک کە گەیشتینە وڵاتی ئەلبانیا ئیتر نازانم هەر لە خۆیەوە حەزمان نەکرد لەو شوێنە ببینینەوە زۆر لەبەرەوەی سیارەکەمان تۆزە زەخم بوو، خەڵکیش بە چاوەک تەمەشایدەکردنیان لە خۆەوە ترسێکمان هەبوو. ئیتر نەوەستان و شوێنەی لە ڕێگرە زۆر هیلاک و برسی بووین. ئیتر لە شوێنێک لاماندا زانیمان مەطعمێکی تۆزێک ڕاقیە بە ناوی ئیلیتا گریل، یعنی ئیتر نخبە و هەڵبژێردراوە، یعنی زۆر خۆشە بەئیسا بچینە ژوورێ. خواردنەمان داوا کرد خواردنەشی بێنگۆ ناخۆش بەڕاستی بەتان بوو، هەرزانیش بوو. سەرەکەم ببینمە بەس معقول بوو خواردنەکەی. بێنان ئێستا ئێرە خاڵی پێشکەنینی یەکەمی وڵاتی یۆنانە. ئەلبانیا بوو بەچی تێشکی على بعد 300 متر عند الدوار كاليسبيرا فيلو. تۆزێک هەستمان بە نەوعانمە مرتاحی کرد کاتێک کە ئەلبانیا من بەجێ هێشت هاتینە ناو یۆنان بە کە ئەندامە لە یەکێتی ئەوروپا. تۆزێک ئاوەدانی ترە ئیتر بۆ شەوەی پاسەپۆرتەکانمان تەسلیم کرد و تەمەشایەکیان کرد و بەس ساق تڕەک و لۆریمان دەدی بۆ شەوەی کەستکە لە دەرێنەوە بەڕاستی هەرە خۆمان نەبی. ساعات 1 دقيقة وەزم 2 دقيقة ئەوە سێتەری پارەدانەیە لە یۆنان عالەمی یۆنانە. بەرە تووچیا بڕێ دەکەوین ئیستانبول تقریبا 8 ساعت 9 ساعت کەمان وایە بگەینە تورکیا. ئەو ڕۆبزانم دەیەم ڕۆژە 11مین ڕۆژە زۆر هیلاچین ڕاوەنەستانێ لە بۆسنەوە مۆنتینیگرۆمان بڕی، ئەلبانیامان بڕی. ئەلبانیا نەمانوێرە زۆر دابەزین. ئەوە یۆنانیشە هەوزان یۆنانیش دەبڕین نەزە سبێنێکی زوویانی سێسا وڵات. خواردنیشمان خوارد. ئەوەی مەقسەدە لا ئەلبانیا لە ئەلبانیا نانێکمان خوارد بێگو ناخۆش. ئیتر کەسی لێنی هەرەمەینە لەگەڵ ساقلۆریە بزانین چ دەبی هەر لە خۆشی دابێت. وڵاتی یۆنان زەوی فەیلسوفەکان و زەوی دیموکراسی. ئەم وڵاتە ڕوبەرەکەی نزیکی 132,000 کیلۆمەتر چوارکەوشە دەبی. وڵاتێکی گەورەیە، ڕوبەرەکەی زۆر گەورەیە. 10 ملیۆن و تقریبا 250,000 کەسی تێدا دەژی. بێگومان گەورە شارەکانی وەکو ئەسینەکە پایتەختەکەیتی و تێسالۆنیکی و هەروە پاتراس و چەند شاری ترە. وەکو باسماگە شوێنی لەدایکبوونی دیموکراسیەت و فەلسەفەیە، هەروەها یاریەکانی ئۆلۆمپیاد لەبێوە سەرچاوی گرتبوو لەوێ دەستی پێکرد. گەورە فەیلسوفەکانە وەکو ئەفلاتون و سۆقراتی تەبان لێ بووە. بەشی ئاساری گەلک زۆرە شوێنە کۆنەکانی، بەڵام ئەمە نەچوینەتە ناو شارەکەی زۆر نەگەڕین ئەسڵەن نەگەیشتین لەناو ئەسینەش هەلەسا و شارانێکەوە کەوتە
سەڕێگامە کە بۆرە ئەستەمبۆل دەگەڕینەوە. بەشی زۆری ئەم وڵاتە بە چیا دەورەدراوە و چیایە نزیکی 6,000 دوورگەی بچوو بچووکی تێدایە. لە ساڵ 1952ەوە ئەندامە لە سوپای ناتۆ، بەڵام وەکو ئەندام لە یەکێتی ئەوروپا لە ساڵ 1970 بۆتە ئەندام لە یەکێتی ئەوروپا. زۆربەی کوردەکانی خۆمان یاخود شەرقی ڕۆژهەڵاتی بە شێوێکی گشتی بەوێدا تێپەڕ دەبن لە بۆ وڵاتانی ئەوروپا. خواردی سبێنانی ئەومان کرد هەیە کریم €13.30. Thank you. Have a good day. خواردی سبێنانماندا نازەم ئاوە چ پێدرێن نظامەوە شاری کەڤاڵایە یۆنان تەبعاتێک زۆر جوانی هەیە موشای بوو. وەمزانی شیرینە شیرین نییە. خۆش نییە ناڵاو بورەکە خۆش نییە وەدوو کارێکی خۆمانە تۆزێک لە نیران تێکردێ و خۆشە تۆزە شیرینی تێدا بە ئەوە پێدەرێن کاهیان کاهوو لەخۆڵام زانم کاهووە مەدەرێن کاهی کاهیە کاهو کاهیە وەڵی زۆر حەزم پێی نییە بەس بۆ بزانم و ناوێ دواتر بەڕێککەوتین هاتووینەتە ناو خاچی تورکیا هەروەک دەبینن ئەوە ئاڵای تورکیایە. ئەوە پێنجەم وڵاتە ئەوڕۆکە بڕێ دەکەوین لەو ئەوڕۆ لە بۆسنە و ئیتر مۆنتینیگرۆ ئەلبانیا و یۆنان و ئەوەش تورکیا. ئەوە دەرگای سەرسنووری تورکیایە. ئەوە لە ناو خاچی تورکیای. Yük yazıda bitti telaşım, alnımda hep kavga duruyor. Vakitsiz hırstan mı, bahardan mı yoksa aşktan mı? Ağladıkça bozkırlar yeşerecek, göreceksin. گەیشتینێتە ئەستەمبۆڵ هەندێک ئیشوکاری دائیرەمان هەبوو کاکە سەنگەر هەیبوو. ئیتر ئەوەندەی توانیمان و گەڕین و بێ ئێوە ناخۆشنانێکمان خوارد و ئیتر زۆر نەگەڕین بەڕاستی زۆر هیلاک بووین چونکە لەو سەری کە هات بووین ئەستەمبۆڵ گەڕا بووین. ئیتر ڕوومان بەرە و کوردستانی خۆمانە بەڕێ دەکەوین بۆ ماڵەوە. الحەمدولێلا گەیشتینەوە خاچی پیرۆزی کوردستان پار گەشتەشی 12 ڕۆژەی. سپاس بۆ خوای گەورە بە سەلامەتی گەیشتینونە ناو شاری هەولێر. سپاس بە هەموو براتەرانێک کە ئەزیێتیان کێشە، کاکە کەنعان لە بۆسنە، کاکە هونەر لە ئەڵمانیا کە هاوسەفەر مام و لەگەڵ کاکە سەنگەری زۆر خۆشەویست گەشتێکی 12 ڕۆژیمان کرد بەرە و 18 وڵاتی ئەوروپا. سپاس بۆ ئێوەش ئەو کاتێ لەگەڵمان بوون.